لە زۆرێک لە قوتابخانە و خوێندنگاکانی شاری سلێمانیدا دەوامی خوێندن ئاساییە و مامۆستایان سەرقاڵی وتنەوەی وانەکانن بە خوێندکارەکانیان. ئەوەش لە کاتێکدایە بۆ ئەم ساڵی خوێندن هاوشێوەی شارەکانی تری هەرێمی کوردستان پرۆسەی خوێندن لە کاتی خۆیدا لە پارێزگای سلێمانی دەستی پێکرد. لەگەڵەوەشدا مامۆستایان وەگڕای دەگەێنن گیرفانیان خاڵیە و بەهۆی پێنەدانی موچەکانیان گرفتیان بۆ دروست بووە، بەڵام لە پێناوخەمی ڕۆڵەکانیان بایکۆتیش بە چارەسەر نازانن. هەر بۆیە داوە لە حکومەت دەکەن هەرچی زووە کێشەکانیان بۆ چارەسەر بکات تا مامۆستایان پەنانە بەنەبەر بایکۆتی گشتی. لەم دەوامەیە نزیکەی 310 قوتابیمان هەیە، لانێ تاکە گەر بەهۆی نەخۆشیە قوتابی نهات بێ. مامۆستایانیش بڕیارمان ناوە سەرەڕای بەتاڵی گیرفانمان بەڕاستی بۆی مناڵەکانمان زەرەر نەکەن هەوڵمان ناوە دەوام بکەین. هیوادارم ئێمە کە دڵسۆزی ئەنوێنین بۆ ئەو مناڵانە حکومەتیش بەڕاستی ئاگای لێمان بێ. داوای سەرەکی ئەوەیە مافەکان نەبێ بە هیوا، یعنی ئێستا مەڵێن هیوادارین. بۆ هیوادارین؟ ئێمە ئەرکێکمان لەسەر شانە، ئەرکەکە ئەوەیە کە مناڵەکان فێرکەین. اینجا بەڕاستی وای لێهاتوو مافەکانمان بۆ بە هیوا، ئەڵێن هیوادارین موچەمان بۆ بێ، هیوادارین سیستەمەکە چاک بێ. اینجا مناڵانش بەڕاستی یعنی ئەو کەسەی کە زەرەری سەرەکی ئەکا مناڵە. 640 قوتابیمان هەیە خوێنکار و سەرجەمیان دەوامەکەن بە مامۆستاکانەوە کە ژمارەیەکی زۆر مامۆستاشمانەیە. زۆربەی مەکتەبەکانی سلێمانی داوامی ئاسایی خۆی لە ناو ئەوانە داوامی مەکتەبی ئێمەش داوامی ئاساییمان کردووە و من وەکو مامۆستایەک داواکارم لە حکومەت کە دەنگی مامۆستایان و سەرجەم فەرمانبەران گاتە لایەن و داواکانیان هیچ سەرجەمیان بێنێتە دی. بەڕاستی بایکۆت زیاد بە مناڵی خۆمان نەگەیەنێت، پێویستە یعنی ئێمە داوامی خۆمانەکەین، بەڵام داواکانی خۆمان هەر داوای ڕەوایە و داوایەکەین و یعنی دەستبەرداری داواکانمان نابین، بەس وەکو داوامی خۆمانەکەین. خوێندکاران کەنەوەی دوا ڕۆژی ئەم وڵاتەن و هەست بە کێشەکانی بواری خوێندن دەکەن، وێڕای سوپاسی مامۆستاکانیان داواکارن بایکۆتی خوێندن نەکرێت، چونکە هەر خۆیان بە زەرمەندی سەرەکی پرۆسەکە دەزانن. ئەمانەیە خوێندنگا دانەخرێت و ئێمە دەرسی خۆمان بخوێنن و دوانەکەین لە مەکتەب. هەروەکو خوێندکارێک نەک من، بەڵکو هەر هەموو قوتابخانەکان حەزیان لە پرۆسەی خوێندنە. هەروەها ئەم بایکۆتە شتێکی باش نییە، لەبەر ئەوەی دوایی هەر خۆمان زەرەر ئەەکەینەوە. ئێمە بۆیە بایکۆت ناکەین لەبەرەوەی ئەمانەوێت زیاتر گەشە بین بە کۆمەڵگاکەمان پێش بکەوێت. زۆر سوپاسی مامۆستاکان مەگەم کە بایکۆتمان نەکردو، زۆریش حەزەکەم کە بایکۆتمان نەکردو و بەردەوام لە خوێندنم. داوامی ئاسایی بەشێکی زۆر لە قوتابخانەکانی سلێمانی لە کاتێکدایە کە بەشێک لە مامۆستایانی ناڕازیش لە بەردەم بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژاوا بۆ بەردەمبینەی پارێزگای سلێمانی خۆپیشاندانێکی مەدەنیان سازدا و جەختیان لەسەر جێبەجێکردنی داواکانیان کردەوە و بڕیاریشاندا تا 12 ئەم مانگە نەستنەوە هۆڵەکانی خوێندن. ئەگەر داواکانیشیان جێبەجێ نەکرێت ئەوە درێژە بە بایکۆت دەدەن. هاوکات لە پارێزگای هەڵەبجەش دەستەی داکۆکی لە مافی مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان بۆ ماوەی 15 ڕۆژ ڕاگەیاند و بڕیاریاندا ئەگەر کێشەکانیان چارەسەر نەکرێت درێژە بە بایکۆت دەدەن. ئێمەی مامۆستایان لەمڕەوە بۆ ماوەی 15 ڕۆژ بایکۆتی هۆڵەکانی خوێندنەکەین. لەو ماوەیەدا بە چالاکی جۆرا و جۆر لە خەباتی مەدەنی بەردەوامە بین. ئەگەر حکوومەت لە خەمی ئێمە و ڕۆڵەکانماندا بوو ئەوە سەربەرزانە ئەگەڕێنەوە بۆ دەوام، بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بوو ئەوە فشارەکانمان چرترەکەینەوە و بەردەوامە بین. لەلایەکی ترەوە بەشێک لە مامۆستایانی قەزای کەلار لە بەردەم قایمقامێتی قەزاکە گردبوونەوەیکیان سازدا و داوایان کرد حکوومەتی هەرێم هەوڵی جددی بدات بۆ باشترکردنی ژیان و گوزەرانیان. لە 3 ساڵی ڕابردوودا تاکوی ئێستا هەمووان لە دۆخێکی ئابووری و ئیداری خراپ داین، ژیان دەگوزارێنین. چەندین ڕێگای مەدەنیشمان گرتووەتە بەر بۆ داواکردنی مافەکانمان، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی کوردی گوێیان بۆ نەڕەزایی و ناخۆیی نەگرت و لەسەر سیاسەتی هەڵەی برسیکردنی هاوڵاتیان بەردەوام بوون. دیارە ئێمە وەکو نوێنەری مامۆسایان ڕێز لە هەموو بۆچوونەکانی مامۆسایان دەگرین، ئەوانی کە تێنە سەر شەقام، ئەوانیشی کە دەشتنەوە بۆ هۆڵەکانی خوێندن. دیارە مامۆسایان ئازادە لە هەر بڕیارێک کە ئەیداد بۆ دەست دەبەرکردنی مافەکانی خۆیان، بەڵام ئەوەی لەسەر ئێمەیە وەکو ئەرکی ڕێکخراوەیی ئەوەیە پشتگیری داخوازیەکانی مامۆسایان بکە، بۆیە ئێمەش هاتوین لێرەدا پشتگیری تەواوی مامۆسایان ئەەکەین.
مامۆسایانی ناڕازی لەگەڵەوەی داواکارن موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت لە هەمان کادا داوای لابردنی پاشەکەوتی موچە و پێدانەوەی موچە فۆتاوەکانیان دەکەن تا بتوان بە شێوەیەکی باش بەردەوام بن لە خزمەتکردن. جەختیش دەکەنەوە ئەگەر حکومەتی هەرێم داواکاریەکانیان جێبەجێ نەکات ئەوە بایکۆتی سەرتاسەری ڕادەگەێن و ناسنەوە هۆڵەکانی خوێندن. دلێر کەمال، کورسات نیوز.